ئەمڕۆ سەد ڕووفاتی ئەنفالکراوی بارزانیەکان گەڕێنرایەوە بارزان لەوێ بە خاک سپێدران بێگومان ئەمە هەدارێکەدا بە دڵی کە سوکاری ئەنفالکراوان کە بینن ڕووفاتەکانیان ئەگەر کەمیش بن ئەگەر جار بە جاریش بێ بگەڕێندرێنەوە. هەرێمی کوردستان منێکێک لە ڕزگاربانی ئەنفال لەگەڵ دەبێتەویش بەڕێز دڵشاد شەهاب ڕزگاربووی ئەنفال. بەڕێز دڵشاد شەهاب ئەم کاتتان باش. ئەو کاتی ئەنفال کرا، ئێوە چی ئەو ڕۆژە و ئەو کاتتان لە بیر ماوە و ئێوە چەند کەستان ئەنفالە؟ هەموو کاتێکتان باش، سپاستان دەکەم. ئەو ڕۆژانە وەکو شتێکی چەسپی و لە مشکی هەر تاکێکی کوردستانی و بە تایبەتی ئەوانەی کەەوە ڕاستەوخۆ ئەو شاڵەوە درڕندانەیان بینیوە. من لە بیرمە لە ڕۆژانێکی وەکو ئەمڕۆدا بەر لە 39 ساڵ کە ئەوسا تەمەنم 11 ساڵ بوو، قوتابی پۆلی شەشی سەرەتایی بووم، دەرچوو بووم بوو یەکی ناوەندی. کاتێک هێرشێکی درڕندانەی کە لە شێوازی ئەو هێرشەدا شتێکی ناموو بوو بە حەقیقەت، نەکەر لە لای ئێمە، لە لای هەموو خەڵکی کوردستان، چونکە دەستپێکی هەڵمەتێکی وا بوو وا بە بەرفراوانی لە دوای ڕاگواستن و جینوسایدکردنی برافەیلیەکان. یەکەمین هەڵمەتی وا بەرفراوان کە بەرپا کرا بەڕادەیە کە خەڵکی بڕوای نەدەکرد. من پێشی ئەوەش لە بیرمە کە لە ساڵی 78 کاتێک ئێمە لە گوندەکانی دەوروبەری قەزای مێرگەسوور بە هەموو گوندەکانیەوە تەرحیل کران ڕاگوێزراین، ئێمەیان هینا بوو ئوردوگا زۆرە ملەیەکانی قوشتەپە و حەریر و سووران و بەحەرکە و ئەوانە. ئەوەش تەبیعی وەکو دەستپێکێک و ئامادەکاریەک بوو بۆ ئەوەی کەوا بە تایبەتی بارزانیەکان هەمویان لە شوێنێکدا کۆ بکرێنەوە و لە ڕۆژێکی وادا بڕیارێکی وا درڕندانە لە دژی هەزاران مرۆڤی سڤیل و گەنج و مناڵ ئەتوانم بڵێن بە مانای یاسایی، چونکو من خەڵک دەناسم لە تەمەنی 11-12 ساڵیدا هاوتەمەنەکانی خۆشم ئەنفال کراون. من کە ڕزگارم بوو نەکەوتمە دەستیان، ئەگینا ئەوانەی لە تەمەنی مندا بەڵێ من خەڵک دەناسم کە بەڕێز دڵشاد شەهاب وەکو ئەمڕۆ هەر لە بیرمە. بەڵێ من دقیق لە بیرمە کاتێکەوە بەیانیەکی زوو دوای ئەوەی کە هێزێکی زۆری سەربازی لەگەڵ ئالیات و ئیمکانیاتێکی عەسکەری گەورە کە ئەو کات دەیانگوت لە گاردی نیشتیمانی و لە قواتی خاسە و ئەوانە دەچێت دەوروبەری ئوردوگای حەریریان گرت. ئێمە لە ئوردوگا بووین، تەبیعی هەوڵی دەرچوونماندا هەرچەندە بێدەستەڵات بووین، یعنی کەس و کارەکانی ئێمە هەمووی ئینسانی سڤیل بوون، کەسێکی با بڵێن خاوەن هیچ وەسیلەیەکی دەربازبوون و ڕزگاربوونی نەبوو. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەوڵماندا کە لە تەوقی یەکەمی بە دەوری ئوردوگای حەریردا گیرا بوو لەو تەوقە دەرچوین، یاخود پێشەوەی کە تەوقەکە قەپات بکرێت دا بخرێت ئێمە دەرباز بووین. بەڵام بەداخەوە لە تەوقێکی تر کە لە دەشتی هەریر لە لای با بڵێن لای مەتاری هەریری ئێستا و ئەو کاتیش هەر هەبوو ئەو مەتارە بە دەوری ئەوێدا هەبوو، من لە باوک و کەس و کارەکانم دابڕام لەوێ بەهۆی ئەوەی کە تەمەنم بچووک بوو و دەشت و پانتاییەکی گەورە بوو. ئیتر لەوێ نازانم چۆن وەسفی بکەم. وەکو خودای تەعالا لە قورئاندا باسی ڕۆژی قیامەت دەکا، ڕۆژی حەشر دەکا، بەڵام بەڕاستی بە نسبەتی ئێمە وەکو ڕۆژی حەشر وا بوو، کەس ئاگای لە کەس نەما. ئیتر ئەو هێزە زۆرە بە شێوازێکی زۆر درڕندانە من دقیق لە بیرمە کە نەمتوانی لە جوگەیەکی ئەو بپەڕمەوە، جوگەیەکی گەورەی ئاودانی برنج هەبوو لە دەشتی هەریر، لەوێ لە کەس و کارەکانم دابڕام و ئیتر دواتر زانیم کە ئەوان کەوتونەتە تەوقێکی تری هێزەکانی ڕژێم و منیش لە گەڕانەوە ڕووم لە گوندی باتاس کرد کە ئێمە هەمیشە و ئەمڕۆ لە سەرزاری جەنابی سەرۆک بارزانیش دووپاتی ئەو خۆشەویستی و تەقدیر و حورمەت و ڕێزگرتن و بەهەندزانینی بە دەنگەوە هاتنی ئەو جوامێرانە لە کاتێکدا کە
هەر کەسێکی کە دەستی کەسێکی بارزانی بگرت بە بێگومان ژیانی لە مەترسیدا بوو بەڵام سەدان جوامێری خەڵکی ئەوانەی کە ئێمە بینیمان لە حەریر و باتاس لە گوندەکانی دەوروبەری لەو عەشیرەتەکانی ئەو دەشتەی ئەوێ لە خەیلانیەکان لە سوورچیەکان لە هەروتیەکان لە خەڵکی سەربەرزی ئاموکان هەموو ئەوانە ئەوەی کە دەرفەتیان هەبوو دەستی خەڵکی ئێمەیان گرت من خۆم یەکێک بووم لەوانەی کە لە ماڵی یەکێک لەو بەڕێزانەدا منیان حەواندەوە تاوەکو و هەڵمەتە تۆزێک هێور بووە ئیتر گەڕۆمەوە ناو ماڵێکی وێران و ناو کەس و کارێکی بێکەس یا ماڵ و مناڵێکی بێکەس و کومەڵێک ژن و منداڵی بێکەس و ئیتر ئەوجە لەوێوە معاناتی بارزانیەکان دەست پێ دەگا کەوا بە چ تەحەدایەک و بە چ بارودۆخێکی قڕزدا چوون و ئەو دایکانەی کە ئەمڕۆ جەنابی سەرۆک بارزانی بە شێرەژن وەسفی کردن چ مەینەتیەکیان بینی و چ جورێک خۆڕاگیریەکیان هەبوو هەموو ئەو خۆشەویستانەی کە گوێیان لە منە بڕوان پێ بکەن ئەگەر مرۆڤ لە ژیانی خۆیدا جارێکیش فلیمێک ببینیت لە بەشێکی ئەو کارە ساتانەی یان ئەو خۆڕاگیریانەی کەوا ئەو دایکە ئازیزانە خۆیان ڕاگرت من بڕوام وایە وەکو دەرسێک تا هەتایە لە مشکی هەموو کەسێکدا دەمێنیتەوە و بۆ ئێمەمانانیش هەر وایە بەڵێ بەڵێ ئانی هەرچەنە ینی دووریش نەبێت لەم پرسە بەڵام بە هیوام ڕۆژە لە ڕۆژان کارێکی سینەمایی جوان لەسەر نەهەمەتیانە بکرێت کە بەسەر کووردا هاتووە بۆەوەی چ بۆنەوەکانی داهاتوو چ بۆ وڵاتانیشی نیشان بدەین کە چیمان بەسەر هاتووە لەبەری چیرۆکی تراژیدی ئەجگار گەورەمان هەیە بەڕێز دڵ شاشابەک دو پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام بیتەوە سوپاس دەکەم زۆر جار باس لە قەرەبووکردنەوە ئەکرێت پێتان وایە جگە لە هێنانەوەی ئەم ڕووفاتانە هیچ شتێکی دیکە دەتوانێت قەرەبووی ئەو لە دەستدانە ڕۆحیەی کە سوکاریان فالکراوان بکاتەوە من پێم وایە گەورەترین قەرەبووکردن لە لای خۆمانە لە لای ملەتی ئێمەیە لە لای خەڵکی کوردستانە لە لای تاکەی خەڵکی کوردستانە لە لای سیاسەتمەدارانە لە لای دەستهەڵاتدارانە لە لای هەموو تاکێکی ئەم وڵاتەیە ئەویش ئەوەیە کەوا ئەو قوربان ئەو دەستکەوتانەی کە بە خوێن و بە زەحمەتی دیتنی شەهیدان و خۆشەویستانی ئێمە بەدەستهاتوون پارێزگاری لەسەری بکەین گەورەترین قەرەبوو بۆ ئێمەمانان ئەوەیە کەوا ئێمە دڵنیابین جارێکی ترنەوەکانی ئایندە تووشی ئەوە نابنەوە گەورەترین قەرەبوو بۆ ئێمە ئەوەیە کەوا وڵاتی ئێمە ئەوەدان بیت و هەرچەندە ئەمە لە ڕۆژێکی پرسەداین منیش ئەگەر دەرفەتم پێ بدەنم شعورەی خۆم بڵێم ئەمڕۆمە یادی لە دەستدانی کۆمەڵێک ئازیزمان کردەوە سەد ئازیز وەکو نمونەی ئەو خۆشەویستانەمان بەڕێکردن و بە خاکمان سپاردن بەڵام من لە دەوروبەری ئەوانە هەزاران نەوە و کوڕی ئەنفال کراوان و جینوساید کراوانم بینین کە بە ڕوحێکی واوە بە بڕوا بە خوبوونێکی واوە ئامادەیی با نەڵێن قوربانی دانن ئینشاءڵڵا قوربانی بەس بن وڵاتی ئێمە تێر بوو لە قوربانی پڕ بوو لە قوربانی خاکی ئێمە پڕ بوو لە خوێن تێر بوو لە خوێن با بڵێم هەمویان ئینشاءڵڵا بە پشت و پەنای خودای گەورە بە سەرپەرشتیاری و ڕێنوێنیکردنی جەنابی سەرۆک بارزانی ببینە بەشێکی ئاوادانکردنەوە و بنیادنانی ژیانێکی تازە بوونەوەکانی خۆمان من قەنەعەتم وایەکەوە هەر تاکێکی صاحب ئەنفال هەر تاکێکی خاوەن جینوساید پاراستنی ئەم دەستکەوتانە بە گەورەترین قەرەبوو بۆ خۆی دەزانێت ئەوی تریش کارێکی یاساییە و من نامەوێت لەسەری بڕۆم کە بێگومان لە ڕووی یاساییەوە پاشا و هەموو بڕیارانەی کە دەرچوون حکوومەتی عێراقی ملزەمە بەوەیکەوە قەرەبووی کەس و کارەکان بکاتەوە بەڵام دیسانیش من دووپات دەکەمەوە بەلای هەمومانەوە گەورەترین قەرەبوو زامنکردنی ژیانێکی شایستەیە بوونەوەکانی ئێمە و دڵنیاییدانە کە جارێکی تر نەوەکانی ئەم ملەتە تووشی نەهامەتی و تووشی قڕکردن نەبنەوە بەڵێ بەڕێز دڵشاد شەهاب ڕزگاربووی ئەنفال زۆر سپاس کە لەم ڕۆژەدا لەگەڵماندا بوو سپاس بۆ ئێوە